ئەمەی کە هەر وڵاتێک بیکە هەر ئەو وڵاتش کە جەنابت ناوت برد هەر وڵاتێک با بڵێن سنووری هەر وڵاتێکی تر ببەزێنێ دیارەوە مودانە ئیهانەکراوە دیارەوە کارێکی ناشەرعیە کارێکی داگیرکەرانەیە لە ڕاستیە ئەم دەوڵەتەی کە دەوڵەتی تورکیایە کە بەم کارە هەڵساوە ئێمە غێری ئەوەی کە بە دژی کارەکە بە دژێکی ئاینی وەصف و ناوزە دەکەین ئەمە بەڕاستی دژایەتی ملەتی کوردیشە بە هەر پێنج پارچەکەیەوە ئەگەر کورد نێوماڵی سەلیم بووایە نێوماڵی تۆکمە بووایە ئێتر کابرا هەر ئەجندایەکەین باسی کوردایەتیەکەین باسی ئەو کوردبوونەکەین کە بە شیر لەگەڵ مناڵەکانمان فێرکردوون بە شیرەوە کوردایەتیمان فێرکردوون مناڵەکانمان فێر کردوون ئێمە بیر لە کوردستانی گەورەکەینەوە ئێمە بیر لەوەکەینە کوردستان بێ بە یەک پارچە نەگەێسە خوانەخواسە مەسەرەن لایەنێک بتوێتەوە هەر لایەنێک بتوێتەوە توانەوەی ئێمەش لە ڕاستە ئیتر هەر لایەنێک بێ بۆیە هیچ کەسێک لە ئێمە دڵخۆش نەکا بەوەی گە لایەنێک لە کوردستانە جیهاتێک لە کوردستانە بتوێتەوە ئیتر بە قازانجی ئەو تەواوە بێ لەبەرەوە ئەوە زەرری زیانێکی بۆ هەمومانەیە لایەنە کوردیەکان هەر بە باشوورتەوە بە باگوورتەوە بە ڕۆژەڵاتەوە بە ڕۆژاواتەوە هەموو لایەنە کوردیەکان یەک بگرن ئەمانش کە ناحەزن بە کورد با بڵێ من ناڵێم دوژمن لە ڕاستە ئەوانەی کە ناحەزن بە کورد ناحەزن بە کوردبوونی ئێمە ناحەزنین بە حیزبێک وەکو ئەرزم کردی ناحەزم بە کوردی بە کوردبوونی خۆمان هەر کەسێک لە ئێمە بە زمانی کوردی قسە بکە ئەمانەی کە دانس و تەڕاتێنەکەن لە کوردستانە نەهاتون بۆ دار و بۆ ئەمانە لە ڕاستە پرۆژە و مشروعەکەیان دژایەتیکردنی کووردە بۆیە چارەسەرەکە لە کۆتایە ئەرز دەکەم پتەوکردن و کۆنکرێتکردنی نێوماڵی کوردیە تا حیزبە ئیسلامیەکانیش گە بە یەک ئیتیجانە ڕۆن یەک ئاماجی سەرەکیان نەبێ خوای گەورە فەرمێ تەذهەبە ریحکم تەذهەبە ریحکم لە زمانی قورئانە واتە قووەتتان نامێنێ زلاوازە بن لە ڕابردووە مێژوو سەلمانویەتی کورد هەر حکوومەتێکی بوو بێ بۆ هۆی تەفرەقەی خۆی تیاچووە بە هیواداریشم ئەم حیزب و لایەنانە حەکیمانە مێژووانە ئەخلاقیانە ئاینیانە بەرپرسیارانە لەگەڵ ئەم دۆخە ناسکا کە دۆخێکی زۆر ناسکە هەڵسوکەوت بکەن و وەکو ئەرزم کردی هەمویان بۆ ئامانجێک کە ئامانجی یەکڕێزی نێوماڵی کوردیە و کوردستانێکی گەورەی هەوڵ بن